دوای ململانێکی زۆری نێوان فراکسیۆنەکانی پەرلەمانی عێراق دوجار پەرلەمانی عێراق دەنگی لەسەر دابەشکردنی کورسیەکانی کەرکووک بە پێی بازنەکاندا. لێپرسراوی بەشی هەڵبژاردن لە ماڵبەندی دوی ڕێخستنی کەرکووک پێی وایە کە ئەم دابەشکردنی کورسیانە بە پێی بازنەکان دەستکەوتێکی مەزنە بۆ کورد لە شاری کەرکووک. لە ڕاستیە دوای مشتومڕ و ململانێکی زۆر لەسەر داڕشتنەوەی بازنەکان کە بۆ کەرکووک دەستنیشان کرابوو ئیمشە تا درەنگانیشی شەو گەیشتە نەتیجەیەک ئەو نتیجەش بەڕاستی بەدڵی کوردە لە ساڵ 95 داڕشتنەوەی بازنەکان لە بەرژەوەندی کووردا ئەگەر بێت و کورد بۆ مەرجانی لای خوارەوە کە ئەڵێم کاری لەسەرکاییەک تەباوی یەک ریزی هێزە کوردستانیەکان زۆر گرنگە لە کەرکووک و دووش زۆرترین بەشداریکردنی هاوڵاتی کورد لەم پرۆسەیە ئەمە بێتە زامینی ئەوەی کورد 6+1 کورسەکان بەرێ لە کەرکووک. چاودێرانی سیاسیش پیان وایە کە بەپێی ئەم دابەشکردنە کورد ئەتوانێت دەستکەوتی باش بەدەست بهێنێت و تا ڕادەیەکی باش هاوسەنگی لە نێوان نەتەوەکانی شارەکە بەپێی ڕێژەی دانیشتوانەکەی لەبەر چاو گیریاوە. ئەو سێ بازنەیە بازنێکیان باکووری کەرکووکات و بازنێکیان ناوڕاست یاڵی ڕۆژاوای کەرکووکات و بازنەی شامبریتی لە بازنەکانی لە قزاکانی حەیزە و ناحیەکانی ڕاز و زاو و عەباسی و شوێنانەی کە تقریبەن ئەتوانین بڵین داخراوە بۆ نەتەوەی عەرەب. دیارە ئەم دروستکردنی بازان تا ڕادێکی زۆر باش لە بەرژەوەندی هەموو دەنگدەرانی هەموو لایەن هەموو پێکاتەکانی کەرکووکە بە کورد و تورکمان و عەرەبەوە تا ڕادەیەک توانراوە هاوسەنگێکی باش پارێزە نێوان نەتەوەکانە بۆی کامیان وەکو پێویست کورسی خۆیان دەست بێنن. دیارە دوای گفتوگویەکی زۆر و ماندووبوونێکی زۆر و دانووسانێکی تەواو لەسەر بازنەکانی هەڵبژاردن بۆ کەرکووک بەرەبەیانی ئەمڕۆ بازنەکان تێپەڕێنرا و تا حەدێکی باش کورد ئەتوانێت دانکانی خۆی بەدەست بێنێ و هەوڵ بکە لە ئەوەی کە بازنەیەکی ڕۆژهەڵاتی ناوەندی کەرکووکە ئەوە 5 کورسیتیایە زامن کراوە بۆ کورد و ئەتوانێت هەر 5 کورسەکە بەدەست بێنێ و لە ناوەندی شار و ناوەڕاستی کەرکووک ئەتوانێت ململانێ و منافەسە بکا بۆ بەدەستێنانی کورسیەک یاخود 2 کورسی تر ئەمە هەوڵ و ماندووبوونیەوێ و کاری ڕێکخراویەوێ و یەکگرتووی نێوان هێز و لایەنە سیاسەکانیەوێ بۆیە پێویستە لە ئێساوە هەڵمەتێکی تەواو دەست پێ بکرێت بۆ شارکردنەوەی خەڵک و نوێکردنەوەی کارتی بایۆمەتری و ئامادەکردنی خەڵک بۆ ئەم دەنگدانە چونکە ئەم دەنگدانە ڕەنگە شێوازێکی تازی هەڵبژاردنە و ئابێتە معیارێکیش بۆ هەڵبژاردنەکانی داهاتوو بۆیە پێویستە ئێمە کە دەنگدەری یەکەممان هەیە لەم شارێ و زۆرترین دەنگدەرمان هەیە بە بەراورد بە عەرەب و تورکمان پێویستە ئەم دەنگدەرانە ئامادەیان بکەین بۆ دەنگدان و زۆرترین ڕێژەی کورد بەشداری دەنگدانەکان بکە بۆی کە بتوانین لایەنی کەم 6 بۆ 7 کورسی هەڵبژاردنەکان زامن بکەین ئەمە ژوا هەکات داهاتووی کەرکووک بەرەو ڕوونتر بڕوا و بتوانین لە ڕێی دەنگی پەرلەمانی و هەڵبژاردنەکانەوە ئێمە ئەوەی کە لە دەستمان چوو بەدەستی بێنین. لە سەرجەم هەڵبژاردنەکانی عێراقدا کورد لە کەرکووک سەرکەوتنی مەزنی بەدەستهێنا و بەڕای چاودێرانی سیاسیش هەڵبژاردننی داهاتوو بەلای کوردەوە هەڵبژاردنێکی یەکلاکەرەوە ئەبێت بۆ ئەوەی کورد لە شارەکە قورسایی و قەبارەی هێزی بەدەر بکەوێت و لەو ڕێگایەوە پۆستە ئیداری و ئەمنیەکانی شارەکە بەدەست بهێنێتەوە. ئازادشکوور گەلی کوردستان کەرکووک.